لە وتارەکەیدا بۆیانی ئابووری جیهانی بایدن داوای لە بەڕێوەبەرایەتی داهاتوو کرد پشتیوانی دەستپێشخەرەکەی بە ناوی کانسەر مونشات بکەن بە مەبەستی کۆتایی هێنان بە شێرپەنجە. ئومێدەوارم هەروەک لەگەڵ مایک پێنسا جێگیری سەرۆکی هەڵبژێردراوە گفتوگۆم کردووە سەبارەت بە خواستم بۆ بەردەوامبوون لە کارکردن لەگەڵیدا هەروەها تا بەڕێوەبەرایەتی داهاتوو پابند بێت و پەرۆش بێت وەک خۆمان بۆ ئامانجی کۆتایهێنان بە شێرپەنجە نوێژ و نزاش دەکەم کە ئەوانیش ئەو کارە بکەن. یانی ئابووری جیهانی کە لە ساڵی 1970 پێکهێنراوە کۆبوونەوە لە میانی زیابوونی هەستی ڕق و کینە دژ بە پەنابەران لە وڵاتە بەرەو ڕسکان چۆکانی جیهاندا. ئێمە لێرەدا کۆبوونەتەوە لە ساتێکی زۆر نایاب لە مێژوودا لە ناوخەدی گۆڕانکاریەکی قۆڵ کە هەندێک جار گۆڕانکاریەکی تێکدەر بۆ مۆدێلەکانی کار و ئابووری و کۆمەڵگاون سیاست. جێباسە کلاوس شواب دامەزرێنەری یانەکە دەڵێت پێشاتەکانی ئەم دواییەدا بەهۆی ناڕزایەکانی نەوەی گەنجان و ترس لە دواڕۆژ سەری هەڵداوە. ئێمە سەرەتا دەبێت سەر لە نوێ متمانە بە دواڕۆژمان پەیدا بکەینەوە. هەندێک جار کە دەچێت ڕاشبینی و گەڵتە پێکردن جیهانی گرت بێتەوە. پێوەستە بەو پەڕی متمانەیەوە بڕوانێنە دواڕۆژ. هەروەها لە ڕۆژی دووشەممەدا یانی ئابووری جیهان ڕێزیگر لە کەماژنی ئەڵمانی ئان سۆفی مۆتۆر و گۆرانی بێژی پاپی کۆڵمبی شەکێرا هەروەها ئاکتەری ئەمریکایی فۆرس وتێکەر لە ئەنجامی هەوڵەکانیان بۆ یارمەتیدان لە کۆتایی هێنان بە برسێتی لە جیهان و چاککردنی ڕەوشی خوێندەواری و پەرەپێدان بە ئاشتی و ئاشتەوایی. پێشکەوتن دێتە دی لەو دەمەی خەڵکانی ئاسایی بەیەکەوە بۆ گۆڕینی جیهان هەوڵ دەدەن. لیستی میوانەکانی ئەم ساڵیش لایەنەکەدا هەروەها بریتی بوون لە جان کێری وەزیری دەرەوەی ئەمریکا، ئالگۆری جێگری سەرۆکی پێشوو و ژی جینپینگی سەرۆکی چین و هەروەها کریستین لاگاردی سەرۆکی سندوقی دراوی نێودەوڵەتی.